تب لێ دەدا تۆ بێ میژدانی ئەخ پێ نازانی بۆ ئاخر تۆ لێم دوور بی بەندی دڵ دەبسێ کافر چەند ساڵە وێڵم لە دوای تۆ تۆی من بە بەسە بۆم من تۆم ئەوێ هەر بۆ خۆم بۆ هەرچوو هەنگاو بنەی دڵنیا بە لە دوای تۆم دەرناسی لە خەیاڵم تۆ ڕووناکی بۆ ماڵم وەرە و کۆتایی بێنە خۆت بە ڕۆژانی تاڵم من بێ تۆ سەرگەردانم سەر لێ شێواوم ئاخر تۆ نەبێ هیچ کەس نابینێ چاوم من شەیدای دوو چاوی تۆ ئەفسوونی نیگاتم و ئەگرفتارت بوومە نابێ نەزاتم من بێ تۆ سەرگەردانم سەر لێ شێواوم ئاخر تۆ نەبێ هیچ کەس نابینێ چاوم من شەیدای دوو چاوی تۆ ئەفسوونی نیگاتم و ئەگرفتارت بوومە نابێ نەزاتم خۆت بدە من هەرشەڕ وەکو من کە من لەگەڵ تۆ لە من دوورە هەرچی کە دەردوو خەمن ژیان بە تۆ جوانە بێ تۆ دونیا زیندانە تۆ لێم دوور بیکاری من هەموو شەوێ گریانە من بێ تۆ سەرگەردانم سەر لێ شێواوم ئاخر تۆ نەبێ هیچ کەس نابینێ چاوم من شەیدای دوو چاوی تۆ ئەفسوونی نیگاتم و ئەگرفتارت بوومە نابێ نەزاتم من بێ تۆ سەرگەردانم سەر لێ شێواوم ئاخر تۆ نەبێ هیچ کەس نابینێ چاوم من شەیدای دوو چاوی تۆ ئەفسوونی نیگاتم و ئەگرفتارت بوومە نابێ نەزاتم من بێ تۆ سەرگەردانم سەر لێ شێواوم ئاخر تۆ نەبێ هیچ کەس نابینێ چاوم من شەیدای دوو چاوی تۆ ئەفسوونی نیگاتم و ئەگرفتارت بوومە نابێ نەزاتم